ئەچینە بەریتانیا کە لە پەرلەمانی بەریتانیا سیمینارێک بۆ نووسەر و مێژونووس سۆران حەمەڕەش ئەنجام درا کە ژمارێکی زۆری ڕەوەندی کوردی بەریتانیا لە نێو سیمینارەکە ئامادەییان هەبوو باسێکیان لە مێژووی کورد و بنەچەی کورد دەکرد کە ئەمەش باسێک بوو لە نوێترین بەرهەمی ئەم نووسەرا کە بڵاوی کردبوو کە هەوڵێکە بۆ ناساندنی کورد. هاوکارمان توانا عومەر لە بەریتانیاوە چاوپێکەوتنێکی لەگەڵ ئەم نووسەرە ئەنجام داوە با ئێمەش بەیەکەوە بینەری ئەم چاوپێکەوتنە بین. سڵاوتان لێبێ، من لە شاری لەندەنم. دیارە ئەمڕۆ یەکێک لە چالاکیە گرنگەکان کە پەیوەستە بە کورد بە مێژووی کوردستانەوە بەڕێوە دەچێت لەلایەن مێژوو نووس و نووسەر سۆران حەمەڕەش لە چالاکیەکەدا لە هۆڵی پەرلەمانی بەریتانیا بەڕێوە دەچێت کە بەنسبەت کوردەوە بەنسبەت نەتەوەیەکی بێدەوڵەتەوە گرنگی و باخی خۆی هەیە کە لە پەرلەمانی بەریتانیا باسی مێژووی کورد باسی نەتەوەی کورد بکەی. من بەڕێز سۆران حەمەڕەش مێژوو نووس و نووسەرم لەگەڵدا گفتوگۆ لەگەڵەوە دەکەم لەسەر ئەم چالاکی کامڕۆ لە پەرلەمانی بەریتانیا بەڕێوە دەچێت. کاک سۆران، سوپاس بۆ ئامادەبوونت، سڵاوت لێبێت و گەر پێمان بڵێیت ئەم ئیڤنتە ئەمڕۆ کە بەڕێوە دەچێت باسی چی دەکەن، دواتر دێنە سەر پرسیارەکانی ترش. ڕاستیەکەی وەکو بەڕێزە ئاماژە پێکە پەرلەمانی بەریتانیا شوێنێکی گرنگە، شوێنی بڕیاردانە و بەردەوام و توێژێکی زۆر لەم شوێناکرێ. لێرە لە هۆڵێکە سیمینارێکرێ لەسەر بنەچەی کورد و مێژوەکەی ئەوە لەبەر ڕۆشنایی پەرتوکێکی من کە بە زمانی لیزی بڵاو بۆتەوە و کراوە بە کوردی و ئێستا ئەکرێ بە زمانی تر. جا ئەمە هەوڵێکە بۆ ناسانی، ینی ناسانی کورد وەکو خۆی چێ، چکە ئێمە لە 100 ساڵی ڕابردووە چیرۆکێکی مێژویان بۆ دروست کردوین، چیرۆکی ئێمە نییە. جا من لەم چەند ساڵانە لە هەوڵی ئەو گۆڕانکاری لە تێگەیشتن لە کورد، هەنی تێگەیشتنێ لەسەر بناغی زانست و بەڵگا. ئێمە لە ڕابردووە کۆمەڵە چیرۆکی ئاری و ئەم چیرۆکەمانە ینی کراوە بە چیرۆکی ئێمە، لە ڕاستیا چیرۆکی ئێمە نییە. جامە بەشێکە لەو هەوڵانە لە شوێنێکی وا گرنگ هەوڵێن کە کاریگەریەکە دروست بکا و ینی ئەو گۆڕانکاری کە ئەمانەوێ بگاتە ئامانج. کاک سۆران، تا چەند گرنگە ئەمڕۆ لە پەرلەمانێکی وەکو بەریتانیا کە لە ڕابردوودا بە ئینگلیزیش یەکێک بۆ لە وڵاتانەیە کە کاریگەری لەسەر کورتە بووە لە کوردستان بووە، ئەمڕۆ لە پەرلەمانی ئەم وڵاتەدا ئیڤنتێک چالاکێک لەسەر مێژووی کورد دەکرێمە، تا چەند بۆ کورد گرنگە؟ خۆی هەموو هەوڵێک لەسەر ینی تێگەیشتن لە کورد لە دەرەوەی کۆمەڵگەی خۆمانە زۆر گرنگە. ئێمە لە ئاستی جیهانە لە ئەکادیمیا ینی وێنەیەکی هەڵە لەسەر ئێمە هەیە. ئەوەش بەشێکی بۆ ینی ئەبێت تۆزێ لۆمەی خۆمان بکەین. ئێمە بە زمانی تر کەمتر لەسەر خۆمان نووسیوە، ئێمە بۆیە بە زمانی ئینگلیزی فەڕەنسی بەم زمانانە زیاتر لەسەر خۆمان بدوێن. ئێستا ئەمڕۆ خۆ دەزانی سەردەمی ژیری دەستکردە، تۆ لە ژیری دەستکرد بپرسە سەیرەکەی کوردێکی تەواو هەڵە لە ژیری دەستکردایە. ئەوە بۆچی؟ لەبەرەوەی ئەو زانیارەی کە بڵاوە لە عالەمە لە جیهانە زانیاریەکە کە ئێمە نەمان نووسیوە، تورک و عەرەب و فارس و ئەم نەتەوانی دراوسێ لەسەر ئێمە نووسیوە. جا ئەمە هەر هەوڵێکی لە شوێنێکی وەکو پەرلەمان خەڵکانی دەرەوەی کۆمەڵگەی کوردی و تەنانەت ئەو خەڵکە ئەکادیمیە کوردانی کە لە وڵاتەن و کاریگەریان هەیە گۆڕانکاری لە هەزری ئەوانیشە هەر بەشێکە لەو گۆڕانکاریە. لەبەرەوە سیمینار لە شوێنێکی وا کاریگەری گرنگیە بێ. ئەو کەسانێک کە بۆ ئەم سیمینارە هەڵبژێردراون چیان ئەم کەسانە و ئەوەی کەم ناگەدارم چەند جارێک هۆڵەکە گۆڕدراوە بەهۆی زۆری ژمارەی ئامادەبووان کە دەیانەوێت ئامادە بن لەم چالاکێدا؟ ڕاستیەکەی کوردیش پرۆگرس کە ڕێکخراوێکی کوردیە لە لەندن زۆر چالاکن. ئەمانە پەیوەندیشی بەهێزیان هەیە لە ناو پەرلەمانی بەریتانیا، یەکێکە لەو ڕێکخراوانی کە لە 10 ساڵی ڕابردووە چالاکی زۆریان کردووە کە بڵاوکرایەوە. سەرەتا هۆڵێکی ستاندەری خۆیان هەبوو کە ژمارێکی سنووردار ئەگرێ، بەڵام لەبەرەوەی داواکاری زۆر لەسەر ئەم بۆنەیە هەبوو، لەبەرەوە ناچار بوون ئەم ڕێکخراوە هۆڵەکە گەورەترکا بۆ ئەوەی بتوانێت ئەو ژمارە زۆرەی کە خەڵک داواکاری لەسەر بووە هۆڵەکە بیگرێ سەر ڕایوەش ینی لە دوێنێەوە ئەوان
تۆمارکردنی دەنگ خەڵکیان وەستانوە لە بەرەوەی تر شوێنەکەیانی سنووردارە ناو پەرلەمانە. جگە لە بەریتانیا هیچ بەرنامە و پلانێک تەیە کەم سیمینارانە ببێ بە وڵاتانی تریش؟ وڵامە یعنی بەشێکە لە پرۆژە و ژیانی من ئەمە وەبزانم ئەگاتە 41 سیمینار لە جیهانە بەشێکی لە کوردستان کردومە بەس زۆرەی لە ئەڵمانیا ئەڵمانیا لە چەند شارێکی لە هۆڵەندا لە سوید لە دانیمارک لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکان ئەمە کراوە لە بەریتانیا چەند جارێک کراوە بەس هەوڵەکان بەردەوامە لە بەرەوەی من لە بواری مێژووە بەردەوام کاری تازەم هەیە ئێستا لە چەند مانگی ڕابردووە پەرتوکێکم بە ئەنگلیزی دیسانەوە لە ڕوویەکی تری مێژووی کە زۆر گرنگە لەبەرەوەی کورت سەرەتای چیرۆکی شارستانیەتە تێگەیشتن لە مێژووی دێرینی من باسی مێژووی نوێ ناکەم کورد لەکوێ هاتووە خاکەکەی شوێنی سەرەتای شارستانیەتە لەبەرەوە ئێمە زۆر گرنگە لەسەرەوە کارکەین لەبەرەوەی بە شێوەیەک لە شێوەکان ئەو مێژووە بەستراوەتەوە بە مێژووی جیهانیشەوە کەواڵم ئێستا ئەمڕۆ کە باسی سەرەتای کشت و کاڵەکەی بگۆرە کە باسی سەرەتای کشت و کاڵەکەی ئەبێ بگەڕێیتەوە بۆ کوردستان لەبەرەی کوردستان خاچی سەرەتای شارستانێتە جا لەبەرەوە ئەم ینی مێژووی کورت بە تایبەتی مێژووە دێرینەکەی کە ئەم بازەکەین پەیوەستە بە جیهانەوە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بە زمانی ئینگلیزی و بە زمانەکانی تریش کارەکەین و سیمینارەکانیش بە زمانی ئینگلیزیە بۆ ئامانجەی کە ینی لە دەرەوەی کۆمەڵگەی خۆشمانە جیهان لە تۆ تێبگا. کاک سۆران ئەم پەرتوکەی کە باسی دەکەیت لە ئایندەیەکی نزیک کاری لەسەر دەکەیت و بڵاو بێتەوە تا چەند گرنگیت بۆوە داوە ئەم پەرتوکانە تەنها لە کوردستان بڵاو نەبنەوە لە وڵاتانی تریش بڵاو بنەوە؟ من پەرتوکەکانی پێشوم ینی خەڵکەیە لە یابان کردوێتی لەبەروی لەسەر ئەمەزۆن هەیە من ڕۆژانەی بینم کە خەڵک لە جیهانە ئەیکرێت ناوەکە نازانم چێە بەڵام وڵاتەکە بینم ینی لە هەموو لە ئەمریکاوە تا یابان خەڵک ئەیکرێ لەبەرەوە من دایمە پەرتوکەکانم کە بڵاوەکەمەوە لە ئاستی جیهانیایە یەکەم جاریش بە زمانی ئینگلیزی نووسم ئەنجا دوایی کەم بە زمانەکانی تر ئامانجی منیژەوەیە ئەم چیرۆکە ینی گرنگەی کورت کە بۆ جیهانیش گرنگە ینی بگاتە دەرەوەی کۆمەڵگەی کوردی لەبەرەوە لە کاتێکدا پەرتوکەکان لە کوردستان هەیە لە جیهانیژە هەچ کەس بیەوێسە تۆ لە بەلجیکا یا لە کۆریای بچۆرە سەر ئەمەزۆن دەستی پێ بنێ ئەمەزۆن پەرتوکیە بۆ تۆ چاپەکە بۆ دەنێرە بۆ ماڵ و لە هەر شوێنێک بی لە جیهانە لەبەرەوە وای لێکراوە کە لە هەر شوێنێ بی پەرتوکەکەی بگاتە دەست. سوپاس ماندوم کردی کە لەگەڵمدا بوویت گرتەوە هیچ شتێک نەماوە من کۆتایی بەم دیدارە دەیەنم سوپاس بۆ ماندووبوونت. سوپاس بۆ ئێوە کە ئەمڕۆ هاتن وێرە. سوپاس بەڕێز سۆران حەمەڕەش سوپاس ماندوم کردیت بەڵێر ئەوەی کە گوێبیستی بوون هەم لەسەر ئەم سیمینارێک کە لە پەرلەمانی بەریتانیا بەڕێوە دەچێت هەم لەسەر ئەو بەرهەمە تازانەی نووسەر و مێژوو سۆران حەمەڕەش کە بڕیارە لە داهاتوویەکی نزیکدا لەسەر مێژووی کورد و کوردستان بڵاوی بکاتەوە تەواوی زانیاریانە بوو کە بۆ بینەرانی کورسان مەگەزین باسی لێوە کرد.